ئێمە وەکو دەستەی کارژێری لەخ و هەواڵانی کارژێری لەخ بە تێکڕایی پیرۆزبایی لە یادی دامەزرانی 19 ساڵەی دەستگای زاری کرمانجی دەکەین کە پێمان وایە ئەو دەستگایە گۆڕانکاری و تەحولاتێکی زۆری لە سەردەمی دامەزراندنەوە تا ئێستای بە تایبەتی لە نێو ڕۆشنبیران و لاوانی ئەو دەڤەرە بەڕاستی گۆڕانێکی تەواوی دروست کردووە کە ئەوە جێی خۆشحاڵیە و پێمان وایە پێویستە زیاتر لەوەی کە هەیە زیاتر پەرەی پێ بدەین بۆ ئەوی بتوانن ئەو دەستگایش زیاتر بە ئەرچی خۆیان هەڵبستن و بتوانن تەوەسع بکەن لەوەی کە هەیەیانە زیاتر بەرەو پێش بچن. پیرۆزبایی 18 ساڵەی دامەزراندنی زاری کرمانجی لە جەنابتان و تەواوی ستافی زاری کرمانجی دەکەین. لە ڕاستیدا دەستگایەکی پڕ زانیاری و پڕ مەعلومات لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئەدای حکوومەت و لە ڕووی سیاسی زۆر تەندروستی وەرزشی ئەو بابەتانی تێدایە حقیقەت لە دەڤەریمە ئیدارەی سەربەخۆی سۆران تەنها تاکە دەستگایە وەکو دەستگایکی ڕۆشنبیری و ڕاگەیاندن کە لێرە ئیش دەکەن حقیقەت جێی دەستخۆشیە و جێی ئەوەیەک ئینسان شانازی پێ بکات دەبینین هەفتانە ئەو ڕۆژنامە دەرەسی خەرک بە گوڕ و تینەوە بە جۆش و ڕۆشەوە سەیرێکا و تەماشاکە و خوێندنەوەی دۆ هەیە و بابەتەکان وە سەرڕای هەندێش پێویستە بەڕاستی زیاتر گرنگی پێ بدرێت زیاتر احتیمامی پێ بدرێت لەبەر ئەوەی تاکە دەستگایە کە ساڵانی ڕابردوو لە ساڵی سیەکانیش ئەو دەستگای زاری کرمانجی لە ڕوانز هەبووە ئەمە هەموو وەکو خەرچی سۆران پێویستە داکۆشی لەو دەستگای بکەین و پێویستە زیاتر احتیمامیان پێ بدەین گرنگی پێ بدەین لۆی زیاتر بەرەو پێش بچی. پیرۆزبایەکی گەرم ئاڕاستی تەواوی کارمەندانی دەستگای زاری کرمانجی دەکەم. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم هەمیشە پێشکەوتوو بن. ڕاستی ئەو ئێمە تێبینیمان کردووە دەستگای زاری کرمانجی ئەو ماوەیە کە لەگەڵمان بوونە یان بەدواداچونمان لە بۆ نووسینەکانیان کردو بەڕاستی پیشەیانە کارەکانی خۆیان ئەنجام داوە. هەروەها دەورێکی زۆر گرنگیشان هەبووە لە گەیاندنی کێشەکان وە بەدواداچوون بۆ چارەسەرکردن. وەکو سەرپەرشتیارانی پەروەردەیی وەکو مامۆستای ئاینی وەکو هاوڵاتی چێو شارەی پڕ بەدڵ پیرۆزبایی لە 18 ساڵەی زاری کرمانجی دەکەین. دەستگایەک وەکو سەکۆیەکی ئازاد وەکو سەکۆیەک لە بۆ گەنجەکان بەتەبەتی لە ڕۆشنبیران بەڕاستی دەواازەیەکی گەورە و فاکتەرێکی کاریگەر بوو توانی بەڕاست جێگای خۆی لە ناودڵی هەمووان بکاتەوە. هەم وەکو سەرپەرشتیاری پەروەردەیی هەمیش وەکو یەکێک لەو کەسانەست کە کاتی خۆی دەستەی نووسەرانی زاری کرمانجی بوویمە لێرە یعنی یەکەم مەجموعە کە ژمارە 0 دەرچوو لێرە زاری کرمانجی هەموو مەجموعە برادەرێک بووین پڕ بەدڵ پیرۆزبایی لە خوم و لە سەرجەم ئەوانەی کە پێشتر لێرە کاریان کردەوە و ئەوانەی کە ئێستا ئێرە ئیش دەکەن پڕ بەدڵ پیرۆزباییان لێ دەکەم. هیوای سەرکەوتنیان بوو دەخوازم ئەوەی کە ئێمە تێبینیمان کردوە تا ئێستا زاری کرمانجی ڕوڵێکی زۆر گرنگ و بەرچاوی هەبووە و دەنگ و ڕەنگ و ڕەنگی هەموو چین و توێژەکانی دەڤەری سووران بەگشتی ئیدارەی سەربەخۆ بووە و هیوادارین لەسەر ئەو نەهجە ئیشکردنە بەردەوام بیتەوە و پلانی باشتر و کاراتری هەبیر بوو داهاتوو. بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستپێک بەناوی خۆمەک و فەرمانگەی ژینگە ئیدارەی سووران هەروەها کوی ئەو چاڵەکانی ژینگەیانە کە لە ئیدارەی سەربەخۆی سووران لە یەک سەنگە دەڵم بە خزمەتی بەڕاستنی ژینگە هەمیشە زاری کرمانجیمان بە خانەوادە گەورەکەی خۆمان زانیوە بۆیە لێرەوە پەیامی پیرۆزبایی 18 ساڵەی دامەزراندنی ئەم دەستگا مەزن و گەورە ئاراستەی پەیامی پیرۆزبایی ئاراستەی ستاف و بەڕێوەبەر و کارمەندە ئەیزەکان دەکەن ئەوانەی کە شەو ڕووی ژیان کردەیەک تاکو دەستگای زاری کرمانجی نەکەوێت ئەوانەی کە لە ماوەی 11 مانگ بەبێ موچە و بەبێ ماندی بوون شەو نەخۆنیان کرد کە ئەمڕۆ ئێمە بتوانین خۆمان لە زاری کرمانجیدا ببینەوە. لێرەدا دەمەوێت ئاماژە بکەم لە ماوەی ئەم 18 ساڵەدا هەمیشە زاری کرمانجی سەکۆیەک بۆ دەنگ و ڕەنگی ژینگە دوستان نەخواستمە بۆ کۆکردنەوەی کوی ئەو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە هیچ شوێنێکیان بۆ خۆیان شک نەبن بەڵام لە ناو زاری کرمانجی بە ماڵی خۆیان ئاسوودە بوون. سەرەتا پیرۆزبایی لە بەڕێوەبەر و سەرجەم کارمەندانی دەستگای زاری کرمانجی دەکەم. تەمان زاری کرمانجی لە ماوەی 18 ساڵی کارکردنی توانیوێتی دەورێکی گرنگ دەورێکی کاریگەر ببینێ لە مەیدانی کاری ڕۆژنامەوانی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران
ومێدەوارین لە داهاتوودا دەستگای زاری کرمانجی زیاتر ببێتە سەکۆی خەڵک، زیاتر ببێتە ئاوێنەیە کە خەڵک خۆی تێدا ببینێتەوە و لەسەر ئەرزی واقعی زیاتر زاری کرمانجی پتر پیشەیبوونی خۆی بەرجەستە بکە، زیاتر بتوانێت لەگەڵ ئێش و معاناتی خەڵکدا بژیت و زیاتر پەنجە بخاتە سەر کەم و کوڕیەکان و بتوانێت خەڵک خۆی تێدا ببینێتەوە بە شێوەیەکی گشتی و زیاتر ئەو کارانە بکە کە پەیوەندی بە یعنی کۆی کۆمەلگاوە هەیە، زیاتر ئەو مەسەلەن ئەو هەواڵ و راپۆرت و بەدوەداچوونانە بکاکەوە خەڵک پێویستی پێێتی و دەنجی خەڵک، خواستی خەڵک، پێداویستیەکانی خەڵک، داواکاریەکانی خەڵک ئەتوانی بڵین ببێتە پردێکی پەیوەندی لە نێوان خەڵک و لە نێوان دەسەڵات. خۆی دامەزانێ ئەو دەستگایە کاریگەرێکی زۆر گرنگی هەبوو لەسەر سۆران لەلایەن ڕۆشنبیری و لەلایەنی پەروەردە و لەلایەنی لاوان و قوتابیان و لە هەموو بارش ڕاگەاندنەوە و هەروەها لەلایەنی ڕایدۆکەشی و هە لەلایەن ڕۆژنامە زەریدەکەشی کە زەریدەکە دەورێش کاریگەر هەبوو. من لە ساڵی 2005ەوە کە گەورەترین کاریان کرد لە ڕووی پەروەردە و وەرزش بوو و دەوام کاری هەڵبژاردن کە هەڵبژاردن ئەو کاتی کە یەکەم هەڵبژاردنی عێراق کرا هەموو بنکەکانی دەنگدان و هەموو ناوی بایعەکان لە مەرکەزەکان لەو زردێ نەشر کرا کە لەسەر ئاستی عێراق و لە بەغدا دەنگدانەوەی زۆر باشی هەبوو و توانی خەڵک واسە بەو زەریدێ هەموو بنکەکانی خۆی شێواز دەنگدانەکانی خۆی و قوتابخانەی خۆی و مەرکەزەکە و مەحەتەکەی خۆی پێ بزانیم. پیرۆزبایی لە سەردەم هەواڵان ستافی زاری کرمانجی ئەەکەین بەڕاستی دەڕێکی ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە هەموو بوارەکانەوە گاوی باشن هاوشتووە، ینی خزمەتێکی باش بە خەڵکی ڕۆشنبیر و پێگەیاندنی جیلی نوێ و گەنجانی نوێ لە بواری ڕاگەان و لە بواری ڕۆشنبیری و لە بوارە گشتەکانیش ینی بەپێی ئەو ڕۆژنامەی کە هەیە ئەو لە سوسیال میدیا کە ئەو چاڵاکیانە بڵاوەکرێنەوە و کۆڕ و سمینار و کۆبوونەوەوانەکرا ڕاستی شتێکی زۆر چاکە و ئەمە بە بەرزیان نرخین و پیرۆزبایی لە هەموو هەواڵانەکەین دەستخۆشیانەکەین هیوای بەردەوامی و سەرکەوتیان بۆ خوازین. بۆنای ساڵیادی دامەزراندنی زاری کرمانجی پیرۆزبایی لە ستاوی زاری کرمانجی دەکەم لە ماوەی ساڵانی ڕابردوو بەڕاستی ماوەی ئەو 18 ساڵە خەڵکی زۆری پێگەیاندە لە ڕووی ڕاگەاندن و دەنگ و ڕەنگی سۆران بووە بەڕاستی دەنگی خەڵکی سۆرانی بە هەموو شوێنە گەیاندیە. هەبوونی زاری کرمانجی یەکێک لە زۆرڕەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانە لە هەموو ڕوەکەوە دەبێ ئێمە حولی جددی بدەین کە ئەو زاری کرمانجی ڕۆژ بە ڕۆژ یارمەتی بدەین هاوکار بین بۆ ئەوەی بتوانانی زیاتریش ڕۆڵی خۆی ببینی چونکە هەمومان شانازی بە زاری کرمانجی دەکەین و بەڕاستی خزمەتێکی زۆری دەبەری سۆران کرد لە هەموو ڕوەکەوە. دەستگای زاری کرمانجی بەڕاستی ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبووە لەم سنوورە لە پێگەیاندنی پەیام لە دەنگ و باس لە کار و چالاکی بە شێوەیەکی گشتی ئەنی ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبووە. دەتوانێت بڵێم ئەو کار و چالاکیانێکەوە دام و دەستگاکان لێرە دەیکەن بەشێکی زۆری دەستگای زاری کرمانجی ڕۆلی هەبووە لە گەیاندنی ئەم چالاکیانە و لە ئاشناکردنی خەڵک بە کار و چالاکیەکانی دام و دەستگاکانی لەم سنوورەدا. ئەمڕۆ خۆشحاڵین کە بەشدار بووین لە یادی 18 ساڵی دامەزراندنی دەستگای زاری کرمانجی. بەڕاستی دەستگای زاری کرمانجی ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە سەرجەم چین و توێژەکان وە بێ جیاوازی ئاین و مەزهەبکاری کردووە لە سۆران و دەوروبەریشی ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ڕووی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و پێویستی شەزاری کرمانجی بنجارێکی تەرحی ئەو مەوزوع عشمان کردووە کە ڕۆڵێکی زیاتری هەبیت لە ڕوویکردنەوەی کەناڵێکی سربەخۆی. بەڕاستی پێویستە چونکە دەستگایەکی پڕە لە ئەکادیمی و بەم بۆنێەوەشە دووبارە پیرۆزبایی لە بەڕێوەبەر و ستافی سەرجەم کارمەندانی دەستگای زاری کرمانجی دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم تەمەندرێژی بن ئینشاءالله. زاری کرمانجی لێرە دەورێکی زۆر کاریگەری بینیوە لە ئیشی خۆی پیشێگەرانە زۆر بە دوواداچوونی ڕاست و دروستی کردووە بێ ئەوەی یانی میزاجی خەڵک تێک بدا بەڵام بە پێچەوانەوە سەرنجی خەرچی ڕاکی شایە و زۆر بە پیشەگەرانە ئیشی کردی و جێگای دەستخۆشێل و هەرمولایەک کە گوتت دەستگای زاری کرمانجی یعنی هەر چوار قەزا سۆران چۆمان ڕوان دزمێرگە سۆر ڕۆڵێکی جوان و ڕێکوپێک و کاریگەریان هەبووە لە سەر ئەدای جێبەجێکردنی ڕێنمایەکانی پەروەردەیی و بابەتە کۆمەڵایەتەکان و هەموو ئەو بوارانەی کە تایبەتن بە کۆمەلگا. پیرۆزبایی لە سەرجەم ڕۆشنبیران و نووسرانی ئەم شارە ئەەکەم بەڕاستی وەک زڕورێتێکی مێژووی کە ئەمە 18 ساڵ بەسەر تەمەنی
دەستگای زاری کرمانجی تێئەپەڕێ بەڕاستی توانێتی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان لەو دەستگای کۆ بکاتەوە بۆ پێشوەچوونی ئاستی وشیاری لەو شارە کە ئیداری سۆران وەکو زۆرێتێکی مێژووی پێویستی بەو دەستگا بچکە دروستبوونی هەر دەستگایەکان مؤسساتێک لە پێناو پێشوەچوون و لە پێناو پڕکردنەوەی ئەو بۆشایانەی کە لە بواری هوەری ئەدەبی ڕۆشنبیری هەبووە بەڕاستی جێگای شانازیە کە دەستگایەک یان هەر مؤسساتێک خزمەت بە بواری ئەدەب و بۆ بواری ڕۆشنبیری بکە